ئەگەرت خۆ هەنەک و تەکس مەسج جحێلە بخۆڕات کێشێت. نەرمی تەکستا ڕێگەی تەلەفۆنی دەستیەوە بۆ مناڵان ئاسانترێکە، چونکە دەتوانانی لەگەڵ پەیوەندیکردنەکەدا زۆر شتی دیکەش بکەیت لەگەڵ نەرمی پەیامەکەدا تۆ تەنها پیتەکان دەنووسیت. چێت و تەکس مەسج مرۆڤی بخۆڤە گرێدێت. بەڵێ پێم وایە خەڵکی بەڕاستی خۆی پێوە دەگرن، چونکە دەتوانیت بۆی دەرباز بیت و کەس پێ نەزانێت کەوا تۆ پەیام دەنێریت، بە تایبەتی لەو کاتانەی کە نابێت بیکەیت. نیکی براون بێژت ئەو نەشێت تەکس مەسجا نەهنێرێت. من تەکس دەبیانی و نیۆڕۆ شەودا دەنێرم، مانگانە نزیکەی 3 بۆ 5,000 پەیام دەنێرم. ئەنا دکتۆرە نیکی نەخۆشیە ڕەوانی هەیە و هەندێک کەس فێری هێناردنە تەکس مەسجا بینە کو حتا دەمێ هۆژوتنە ئۆتۆمبیلێژی تەکس مەسجا تەنێرن. ئەڤە کچەکۆ جحێلە و هەردوو دەستێت خوب کارتینت بۆ نویساندنە تەکس مەسجا و لە هەمان دەم ئۆتۆمبیلە خۆ هاژوت و دبێشتە پەیامنێری نویساندنە تەکس مەسجا دەمێ هۆژوتنە ئۆتۆمبیلێ چێت بێت خەتەر بێت. بەڵێ بەڵام هەموو کات نایکەم. لە راپۆرتێکە گوڤارە ئەمریکان جورنال ئۆف سایکاتری هاتیە کو دە هەناردنە تەکس مەسجا و ئیمێلا یان یاریەت لەسەر کۆمپیوتەرێ و ڤیدیۆێ ئەف چەندە bi سەخلەمیەکە گشتی نەباشە و پێتڤیە وەکو نەخۆشیە ڕەوانی بێتە ناسین. گلندی ئاسڤیس دبێژێت من پێم وایە گەر هاتوو ڕۆژێک بێت تەلەفۆنەکەی بچێتە دەرێ و یاخود دەگەنیوی ڕۆژێک یان تەنها 2 ساعت بێت تەلەفۆن بێت ئەوە تێگەچێت و نازانێت چی بکات. ڕەوەناست بێژم پێتڤیا دکتۆر بەرەخوو بدنە کەسێت هاتی و فێری هەندێبین بەردەوام تەکس مەسجا و ئیمێلا تنێرن یان یاریەت لەسەر کۆمپیوتەرێ و ڤیدیۆێ دکەن و کارەخۆی ڕۆژانە ناکەن. ئەو کەسە نەشین تەکس مەسجێ بهلن. دکتۆر رونالد دەیڤید ji American Medical Association dibêje چێت بێت هەستە مرۆڤ دناف کۆمەڵگەهێدا لە هەر دەمێکە و جەهێکە بگۆڕێت یاریە لێ جیهانێکە خەیالیدا بکێت چ سنوور بوونینن. هەندێک وڵاتە پتر تخەما یاریەت لەسەر ئەنترنێتێ دانە پتر ji تەکس مەسجێ. حکوومەتە کوریا باشوور یاریەت لەسەر ئەنترنێتێ بگرفتاریەکە سەخلەمیە گشتی یا مەزن دزانێت و حکوومەتە چینێ یاریەت لەسەر ئەنترنێتێ ڤەبرگرینە. بینەرێت ڕێزدار ئەڤە راپۆرتێکی ji dengê Amerîka.